بەشێک لە یاریکردنی شەترەنج وەکو دکتۆریش ئاماژەی پێکرد بۆ گەشەپێدانی مێشکە یاخود ئاماژەی بۆ کرد کە هەردوو لای مێشک بەیەکەوە کارەکات ئەمە بێتە هۆی گەشەکردن و یاخود وەکو خۆراک پێدانێتی. جگە لە ئەمە پاڵپشتێکی دیکە هەیە بۆی کە منداڵ زیرەک بێ یاخود گەشەیەکی باشی هەبێ ئەویش جۆری خواردن و ئەو ڕێگەی یاخود ئەو شێوازی ژیانکردنەیە کە دایک و باوک بە یاخود بە خێوکار بێ لەسەری ڕاهێنێتە منداڵێکی باش و تەندروست و گەشەکردوش بێ. لە ڕووی دەرونیەوە باسمان کرد هەندێکیمان باس کرد هەندێک کاتمان پێبەخشی ئێستا کاتی بەرگەی دووەمان دەبەخشینە دکتۆر ئەکرەم ئەتروشی کە پزیشکی پسپۆڕی منداڵانە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمە بێت باسی گەشەی منداڵەکەین لە ڕێگەی بەهێزکردنی بەرگری لەشیەوە و لە چ ڕوەیەکەوە ئەتوانین منداڵەکەمان ببێتە خاوەنجستەیەکی تەندروست. دکتۆر بانیت باش ڕۆژێکی پڕ تەندروستی باش بۆ تۆ. بەیانی باش سپاس. بەڵێ دکتۆر پێمان بڵێ گەشەکردنی منداڵ لە دوای تەمەنی چەنەوە دەست پێکات کە گەشەیەکی خێرای ئەبێت و پێویستیشی چییە کە دایک و باوکەکە بیاتێ یاخود وەکو خۆراک بێ هەر بابەتێکی دیکە بێ تا ئەو منداڵە بە شێوازێکی دروست گەشە بکات. بەڵێ ڕاستی هەر پشتی بوونە زۆرۆکی هاتنە زۆرۆکی بۆ دنیاە دەست پێتکەتن گەشەکردنەوەی و سیستەمی بەرگریە کێتە بۆرە گەشە پێدانیدا بێتن یەکەم شت شیردانە سروشتی دەست پێ بکەتن. شیردانە سروشتی گەلێک فاکتەرێکی گرنگە ئەف پێکهاتێن شیری دیکێ گەلێک کەرەستەیەن بەهێزگەر بۆ سیستەمی بەرگریە تێدانە دەوێت گەلێک دووپاتی پێدەکردن لەسەر دانا شیر سروشتی وەک دەست پێک دا بەهێزکردنەکە مکم بۆ زارێکی بێتەکردن ژلای ئاستی بەرگریەوە بدیفرا وەختێ چار هەیبا تا و شەش هەیبا دەست بخارنێن دی تێتەکردن ئەوژی خارنێن تایبەتن یەت زارۆکی تێنەدان ئەوژی دەبیتە هۆکارێکی زێدەتر و هەندی دی ئەبهێزتر لێبێتن و پشتی هینگی بێجا قۆناغ بۆ قۆناغ دێ سیستەمی بەرگریە ئەبهێزتر بیتەوە. باشە دکتۆر ئێستا زانین کە کاتی خوێندن یاخود بڵێن خوێندکارەکانە چنەوە قوتابخانە و یاخود بڵێن ناوەندەکانی خوێندن بە گشتی پێویستیان بەوەیە کە خواردنێکی باش بخۆن تا گەشەیەکی باشیان هەبێ هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی دەرونی و بۆی کە بتوانن وانەکانیان بە باشی وەربگرن. جا تۆ ڕێنمایی چی بە دایکان و باوکانە دەی کە منداڵەکان گەشەیەکی باشیە بێ خۆراکێکی باشیان بنێ ئەو خۆراکانە چییە کە واکات منداڵ توانا و هێزی باشتری هەبێت بۆ وانەکانی؟ بەڵێ ڕاستی خواردنا تەندروست دەوێتن یا هەمە جۆر بیتن نابیتن پشتبەستن بیتە سەر خواردنێن وەکیت بێژنێ جانک یان خواردنێن بێمەفا ئەم دکارین بێژینێ جانک یان خواردنێن بێمەفا وەکی چپس و وەکی نەستەلە وەکی تشتێ گەڵێکی شێرین و وەکی بە خواردنێن گازی ئەف تشتە دەوێتن گەلێکت سنووردار بن ئەدوەلگرتنێدا ji aliyê dîve divê dopatîkirin hemî bête serkirin bû dana xwarineka heme cûr ya tendurist ya pêk hatibîtin ji hemî tuxmên serekî yên xwarinê kewata karbohîdrat wekî protîn wekî çevrên tendurist her wesa vîtamîn û kanza û çendîn kerestên dî nav dabin divêt gelek dopatî bête kirin li ser خواردنێن وەکی گوشت مریشک ماسی هەروەسا هێک نان کو نانê yê genimê dirist bîtin neku yê ev arê seferkirî bîtin herwesa li ciyatî şêrînahiyên destkird fêqî bê nexwarin yan givaşên fêqiyên siruştî herwesa zewzewat bi şêweyekê berçav bêne welgirtin هەروەسا چەرەز وەکی گیز و باهیڤ و فستەق و گێز و ئەو کەرەستانە ئەڤەژی بێنە وەلگرتن شێوەیەکی
بەردەوام ژبیر نەکەین شیر و ئەو تشتی شیری چێت بن وەکی ماست و پەنیر ئەڤۆژی ڕۆڵێکی گەلێکی گرنگی هەی دووپاتی هێتەکردن وەکی مگوتی سەر هەمە جۆریەوەی باشە دکتۆر تاواکەری خۆراکی چییە بۆ منداڵ بە تایبەت کاتێکە شیری سروشتی دایکە خوات لەگەڵەوەشدا ئەگەر دایکەکە بتوانێت تاواکەرە خۆراکیەکانی پێبات ئەبێت چی خواردنێکی پێبات بەێ ji piştî jî yê 4 sala dîvin de jêdera yan jî 6 sala piraniya jêderên cîhanî dibêjin destpêkirin bi hin de xorakên taybet ew jî şêwê şorbeka taybet e şorbeka taybet e ya destkir de tête çêkirin ji aliyê kompaniyên çêkirin xoraka ve ew hemî tuxmên serekî yên ku tewawkirin bu şîrî yê têda heyn divê piştbestinê piwan bête kirin zêdebarî çend xwarinekên sinûrdar hene ku dêyke tişêtin bidantin nav xwarina zarokî de bu piştî wekî me gotî 4 yan 6 heyvêt yekem ew jî pêk tên bû nimûne ji mastî ji zerka hêka kelandî her wesa fêqî û zewzewatên hîrkirî ku bi şêwayekî wesa bêne dan ev hinde tiştê sinûrdarin ku ne hemû xwarin kêr hatîne yan guncayîne bû zarokî jêr jiyê salekê ve piştî jiyê salekê zarokê tişêt bi şêwayekî berfirehtir hemî corên xwarina bixutin da bêne tewawker bû şîrê dêkê û bihêzker bû astê bergiriyê باشە دکتۆر جگە لە خۆراک جگە لەو خواردنانی باست کرد هەم شیر و خواردنەکانی دیکە میوە سەوزە چی دیکە هەیە بۆ گەشەی منداڵ پێویست بێت کە دایکان و باوکان ڕەچاوی بکەن ڕاستی سیستێمی بەرگریە نەبتنێ خۆراکی vegirêdaye belku ji bîr nekin vaksîndan vaksîndanên rotîniyet ku bu hemî zaroka xweş piştî bûna zarokî ji roja yekem da ta ku jiyê 2 saliyê û hindekî ji wa yet qurçên bihêzker piştî wî jî jî têne dan li dîv xişteyekê taybet divêtin gelek pêgirî bibête girin çunku ew bergiriyê den dijî hindek grupeka nexweşiyên kojek nexweşiyên metirsîdar eger bihêt û zarok vaksîna dijî wa wel negirîtin dê tûşî wan jorên nexweşiyên kojek bin ji ber hindê ji bîr nekin ew gelek rolekê serekî hey et bihêzkirina سیستمی بەرگریە دا باشە تیشکی خۆر چەند گرنگە دکتۆر بۆ منداڵ نوستن تیشکی خۆر gelekî giringe ji ber ku çêkirina vîtamîn D vîtamîn D şêweyekî serekî rêka pîstî dîte çêkirin bi tûjbûna tîşka xorê ew jî bihêzkerekê gelekî berçav e ji bo sîstemê bergiriyê geleka pêwîst e zarok تووشی تیشکە خۆرێ ببن باشە هەڵبەت ئاماژەت بە خەویش کرد کاتەکانی خەو پێمان خۆشە تۆ دووبارە بە دایکان و باوکان و بە خێوکاران بڵێیتەوە کە کاتی خەوی منداڵەکان چۆن بێ تا گەشەیان دروست بێت خەوتنیش لە کاتی خۆیدا بە هەمان شێوە کاریگەری ڕاستەوخۆیە بێت لەسەر گەشەی منداڵەکەی بەڵێ ji bîr nekin ku xew nebtenê jimara demjimêraye belku katê rojane tiştekî heye leşê zarokî da dibêjinê demjimêra biyolojî yan ku dibêjînê ritmê rojane ritmê rojane bû pêk têtin ku zarokê divêt şeveka zî da binivîtin û zî şiyar bibîtin spêdê çunkî ev hormon û hemahengiya hormona naviyek da یا مکونه توی کاتی دا اگر بهتو دستکاری بده کردن دوی ریتمی دا یان کو زاروک بداخوش پشتی کاتی کرونای و هند جرا دم بین ودانا هاوینه گلک زاروک ریتمی وی خویتی تا گوهورین بداخوا اتمین هشیار حتی سپیده شنی سپیدت نونتاک و ایوارک و درنگ بداخوا و gelek kartêkenên nerênî dikin zêdebarî hindê demjimêrên xewê divêtin têr bin divê zarok têr bin vî dildîv jiyê xwe yekem sê sal da
دفعش 15 تا کو 16 یان 17 دمجمێرە ڕۆژێدا زارۆک بنڤیتن ژیە 3 ساڵی تا کو 6 ساڵی 13 دمجمێر دوورێک 13 دمجمێرە ژیە قوتابخانێ وێڤە دەوێت 11 تاکو 10 یان 9 کاتژمێر دیو قۆناغا یا ژیە زارۆکی دەوێتن ئەv دەمژمێرە هەبن بۆ نوویستنی ئەگەر بهێت و کێمتر بن دێ gelek کارتێکردنی نەرێنی و لاوازکردن لەسەر سیستەمی بەرگریە هەبن باشە دکتۆر ئەزانین منداڵان زۆر ئارەزووی جپس و پپسی و خواردنەوە گازیەکان بەگشتیەکەن یاخود ئەو خواردنانەی کە لە فرۆژگای خوێندنگەکانیان هەیە تا چەند دروستە منداڵ پێویستەکە ئەو خۆراکانە و لە لایکی دیکەشەوە چۆکلێت هەموو بابەتی چۆکلێت و قاوەکان ئەمانە تا چەند دروستە بۆ منداڵ پێویستەکە منداڵ لە هەفتەیەکە چەند جار بیخوا یاخود هەر نەیخوات ڕاستی دەوێت geleka سنووردار بیتن نەممکنە geleka ئەستەمە و زەحمەتە تو زارۆکی وەلی بکەیت و دەف بن و نەخۆت و نەکڕیتن ئەv geleka زەحمەتە بەلکو دەوێت gelek بێتە سنووردارکردن خواردنەوان جۆرەها چونکو ئەv خواردنەت پێک هاتینە ژ شەکرێکا gelekش چەورێکیە نەتەندروست هەروەسا خواردنی گازی تواسانە کاربۆهیدراتێت نەتەندروست هەروەسا ڤایتامین و کانزا تێدا gelekit کێمنیان بەلکو هەما ئاستێ سفرەیدانە ji ber wê êkê ew tinê qelewkirneka netendrust بۆ zarokî peyda diket û lawazkirneka gelek bû sistemê bergiriyê yê têda ji ber wê êkê divê deybab gelek zaroka handan ku ciyatî ewan fêqiya yan givaşên fêqiyên siruştî yê çêkirî mal neku yê destkird yê ku gelek şekirin navda yan fêqî gelek baştir e ji tiştên vücurey ji ber ku betaybetî çibis gelek astekê sodyumê bilindê têda xêyeka geleka têda ku rengê bîte egerê çirmisîna meşke zarokî û kartêkirinên nerênî li ser jîrî û bîrmendî û têgehiştina zarokî بەڵێ دکتۆر ئێستا فەسڵەکە بەرەو پاییزە ڕۆین خەریکە گەرماکە کەمترە بێ یاخود بڵین تا ڕادێ گۆڕانکاری بەسەر پلەکانی گەرمایە هاتووە بۆ پاراستنی منداڵەکانمان پێویستەکە چی بکەین تا لە وەرزی سەرمابیان پارێزین و بەرگریەکی باشی جەستەییان هەبێت تا ئەگەر نەخۆشی شکەوتن بەرگەی بگرن ڕاستی ئەvە زڤریتەvە بۆ بەرگریە ئەندامێ هەناسەیی کو ئەندامێ هەناسەیی بەرگریاوی دەست بێت کێتش بەرگریە هەناسەڕوویەن سەری هەناسەڕوویەن سەریەکەوەتە دەvە و دفن و بەتانی چلمێ یە دفنێ و یێ دەوی دوێتن ئەvە gelekت پاراستی بن بەستنە ماسک ڕاستی بەستنە ماسکێ دەمامکە geleka giringe ji bîr nekin ku nava faslê qutabxanê da ku yê girtiye ji mareka geleka zaroka têdane û dibîtin ji ber germ ji ber sarmayê dê pencerkê girtî bin û dergehet girtî bin ji berin dê bestina maskî geleka giringe ne bi tenê ji bo nexweşa koronayê bi tenê belku hemû ev nexweşiyên vegirên ku endamê henaseyê serî vêrekê hêne veguhestin her wesa divêtin gelek giringîdan bête bi vexwarina avê çunku eger ew betana çilm ya henaserûyên serî ya ter nebîtin û ya hişik bît ji egerê kêm vexwarina avê lev zarokê ew jî dibîte egerê lawazbûna wê û dê rêkê veket bû zîndewerên ziyanbexşi ku tê bi taybetî ji vayrûs û bakteriya ku biçine henaserûyan û tûşî nexweşiya bikin her wesa ji bîr nekin دیربوون ji cigarekêşana nerênî negatif kewata rast zarû cigarê nakêşîtin ya nargîlê nakêşît belku eger ti mal da kesek hebît bikêşîtin û zarok tûşî wê dûkelê bibîtin ew dibîte egerê lawazbûna sistemê bergiriyê li henaserûyên serî û gelek lawaz diketin divêtin bi rê nehête dan bû tûjbûna guhorîna nîşkekê veya pila germatiye
دەبێتن زارۆکە ئێکجاری بەش نشکێکێ نەک vەگوهێزیتنش جەوەکی گەرم بوو جەوەکی گەلێکی سار ئەوژی گەلێکا گرنگە ئەگەر بێت و ئەف زێدەباری ئەف ئاماژەیەن دەست پێکێ مەگوتین دێ زارۆ گەلێکی پاراستی بیتنش توش بوونەوە جۆرە نەخۆشیە و ئەگەر تووشیش بیتن دێ ساخبوونەوەی زیتر بیتن و سانەهیتر بیتن عشک و ئەگەر سیستەمی بەرگریە لاواز بیت باشە دکتۆر ئەکرەم ئەتروشی پزیشکی پسپۆڕی منداڵان لە دهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت